شایەتی بۆ مەسیح. کاتێک ئنجیل پێشکەش ئەو کەسانە دەکەین کە گومڕابوونە، پێویستە تێکەڵیان بین بێ شازچکردن لەسەر بەها کتێبیەکان. ئەیسا کە بانگهێشتی مەتای باجگری کرد، ئەم بنەمایە بەشێکی ناوازەی ڕوون کردەوە. دوای ئەو پەرجووە کە ئەیسا لە دەریاکە ئەنجامیدا، ئەوان لەو بەری دەریاکە بوون کە ناوچەی بتپەرستانە. ئەیسا پەرجوویەکی دیکەی ئەنجامدا. دوو کەسی چاک کردەوە کە ڕۆحی بەدکاریان تێدا بوو. ئەیسا ڕۆحەکانی دەرکرد و چوونە ناو ڕانەبەرازێک لە ناو دەریاکە خنکان. دوای ئەوە مەتا بە جۆرێکی دیکە تۆمار دەکات، ئەویش چاکردنی ئیفلیجێک و بەخشینی گوناهەکانی. ئەوەش خودایەتی مەسیح دەردەخات. ئەیسا ڕوونی کردەوە کە دەتوانێت گوناه ببەخشێت، چونکە خودایە، مرۆڤە. ئەو لە ڕێگەی پردووەکانەوە ئەوە دەردەخات. ئەمەش ئەو شانۆیە ئامادە دەکات کە مەتای مزگێندەر دەربارەی خۆی تۆماری دەکات. مەتا 9:9. کاتێک ئەیسا بە دوایدا تێپەڕی، پیاوێکی بینی لە شوێنی باجگری دانیشتبوو، ناوی مەتا بوو. بە پێی فەرموو دوام بکەوە. ئەویش هەستا و دوای کەوت. لێرەدا مەتا باسی خۆی دەکات. بێگومان ئەمە یەکەم جار نییە مەتا گوێی لە فێرکردنەکانی ئەیسا بێت، وەکو یاقوب و یۆحەنا و پەترۆس و ئەندراوس. ئەیسا چاوی پێیان کەوت و بانگهێشتی کردن، ئەوانیش بەلەمەکانیان بەجێهێشت و دوای کەوتن. یەکەم جار نەبوو پەترۆس و ئەندراوس پێش 6 مانگ لە ئۆرشەلیم بینوبوویان. فێرکردنەوەکانیان دەزانی ئەمە ڕوویدا لەگەڵ مەتا. ڕەنگە ئەیسا چەند جارێک بەلای شوێنی باج وەرگرتنی مەتا تێپەڕوو بووێت، چونکە مەتا باجگر بوو، لەوانەیە شوێنی کەوتبێت بەرەو چیای خۆزگەکان. پێدەچی بیری کردبێت لەوەی ئەیسا فەرموویەتی کە دەبێ گەنجینە لە ئەسمان کۆ بکرێتەوە، نەک لەسەر زەوی. مەتا باجگر بوو، لەلایەن حکوومەتی ڕۆمانی دامەزرا بوو. خەڵکی باجگرانیان بە گوناهبار لە قەڵەم دەدا. ڕێنماییەکانیش ئاوا بوو کە باجگر بۆی هەیە هەرچەند بیەوێ لە باج وەربگرێت. گرنگ ئەوەیە کەمترین ئاس بەدەست بهێنێت، بۆیە دەیانتوانی ساختە بکەن. پێدەچێ مەتا سەختەکاری کردبێت لەگەڵ پەترۆس و یاقوب و یۆحەنا و ئەندراوس لەسەر باجی ڕاوەماسی. ئەیسا کەسێکی ساختەکار هەڵدەبژێرێت. پرسیارەکە ئەمەیە: چی ئاوای کرد کە مەتا کارەکەی بەجێ بهێڵێت و بکەوێتە شوێن ئەیسا؟ بەڕاستی ئێمە نازانین. بەلای کەم دەزانین یاقوب و یۆحەنا بۆچی بوو. پێش لە خاچدان لەگەڵ دایکیان ئەیسایان بینی و داوایان لێ کرد یەکێکیان لە لای ڕاستی و یەکێکیان لە لای چەپی دانیشن لە شانشینەکەی. هۆکار چی بوو؟ تۆڕەکانیان بەجێهێشت و دوای ئەیسا کەوتن. لەوانەیە هەمان بیرکردنەوە بێت کە لە تەنیشت پاشای چاوەڕوان کردوو بن. کاتیان پێویست بوو کە ڕاستی ئەیسا بزانن. مەتاش هەمان شت. لەوانەیە دەیویست ببێتە ژمێریاری پاشای داهاتوو. دیار بوو کە پاڵنەرەکەی دروست نەبوو. کاتێک دوای ئەیسا کەوت، خوانێکی گەورەی دروست کرد. ئاەتیدا لە کاتێکدا ئەیسا لە ماڵی مەتا لەسەر خوان بوو، زۆر لە باجگران و گوناهباران هاتن و لەگەڵ ئەیسا و قوتابیەکانی بۆ نان خواردن پاڵیاندایەوە. ئەوە لە کەفەرناحوم ڕوویدا. دیار بوو کە ماڵێکی گەورەی هەبوو. لەوانەیە پاڵنەرەکەی لووتبەرزی و خۆبەرزانی بوو بێت، واتە من پاشای داهاتوو دەناسم. من ئەو کەسە دەناسم و ئەم هەموو پەرجووانە ئەنجام دەدات. ئەیسا ئەم هەڵەی بەکارهێنا بۆ ئەوەی ڕاستیەکەی خۆی دەربخات. لەگەڵ باجگران و گوناهباراندا چوو بۆ ئەو خوانە. فەریسیەکان ئەوەیان پێسەیر بوو. بێگومان ناڕازیان دەربڕی.
ئاەتی 11 کە فەریسیەکان ئەمەیان بینی بە قوتابیەکانی ئەویان گوت بۆچی مامۆستاکەتان لەگەڵ باجگوڕ و گونەهباران نان دەخوات. جا کاتێک عیسا گوێی لێبوو فەرمووی لە ساخ پێویستی بە پزیشک نییە بەڵکو نەخۆش. بڕۆن و واتای ئەمە فێربن. من میهرەبانی دەوێ نەک قوربانی، چونکە نەهاتووم ڕاست و دروستان بانگهێشت بکەم بەڵکو گونەهباران. ئەم دەقەش لە یەکێک لە پێغەمبەرانی پەیمانی کۆنەوە براوە. دەیویست پێیان بفەرموێ کە ئەو قوربانیانە وا پێشکەش دەکەن بەهایان نییە، چونکە دڵ و پاڵنەریان نادروستە. وەکو ئەوەیە پێیان بڵێ ئێوە وا دەڵێن وا حکم بەسرم دەدەن کە نابێ لەگەڵ ئەو باجگوڕ و گونەهبارانە دانیشن، بەڵام بە پێچەوانەی دەکەم چونکە ئێوە نەخۆشن. ئێوە وا دەڵێن کە ئەوان نەخۆشن، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ئێوە نەخۆشن. ئێوە پێویستیتان بە پەیامی ژیانە. ئەیسا هەمان شتی کرد لە یۆحەنا 9 کاتێک کەسێکی کوێری چاک کردەوە. فەرمووی ئێوە پێتان وایە دەبینن بەڵام لە ڕاستیدا ئێوە کوێرن. ئەیسا هەڵەکەی قۆستەوە بۆ ئەوەی ڕاستیەکانی پێ بگەێنێت. ئەم هەڵەی پشتگوێ نەخست تا ببێتە ڕووناکی و خوێ. ئەوەی ڕوون دەکردەوە و پەیڕەوی دەکرد کە لە گوتاری سەر چیاکە فێری کرد. دەبێ ئەوە بگەیەنینە خەڵک و ببینە ڕۆناکی و خوێ، بەڵام نابێ وەکو ئەوان بین. ئەم بنەمایە ڕوون دەکاتەوە. کاتێک ئینجیل پێشکەشی ئەو کەسانە دەکەین کە گومڕابوونە، پێویستە تێکەڵیان بین بێ سازشکردن لەسەر بەها کتێبیەکان. ئەمەش ئەم پرسیارە دەخاتە ڕوو. چۆن بتوانین ئەم بنەمایە پەیڕەو بکەین بێ ئەوەی ڕاستپاردەی یۆحەنا بشکێنین کە لە یەکەم نامەی نووسیویەتی. یۆحەنا لە یەکەم نامەکەیدا لە بەشی 2 ئاەتی 15 و 16 دەڵێ نە جیهانتان خۆش بوێت نە ئەو شتانەی لە جیهاندایە. ئەگەر یەکێک جیهانی خۆش بوێ ئەوە خۆشەویستی باوکی تێدا نییە، لەبەر ئەوەی هەموو ئەو شتانەی لە جیهاندایە ئارەزووی جەستە و ئارەزووی چاو و سەڵتەنەتی ژیانە. ئەمانەش لە باوکەوە نین بەڵکو لە جیهانەوە. ئەم گوتەیە باجگوڕ و گونەهباران پێناسە دەکات. مەتای باجگر ئاوا بوو، بەڵام وا دەبێتە شوێنکەوتەی ڕاستەقینەی ئەیسای مەسیح. هەروەها ئەم پێناسەیە فەریسی و سەرکردە ئاینەکانی جوولەکەش دەگرێتەوە، چونکە بە پاڵنەری ئارەزووی جەستە و چاو ڕەفتار دەکەن. شێوازی ژیانیان لووتبەرزیە. گوایە باشتر دەزانن چونکە لە پەیمانی کۆنەوە مافیان هەیە، بەڵام بەداخەوە پێچەوانەی دەکەن و قورخیان کردووە. جا ئایا دەکرێ ئێمە بەشێک لەم جیهانە بین و نەبین وەڵامەکەی؟ بڵێ، ئەیسا ڕوونی کردووە کە دەتوانین ببین بە شایەت و ڕووناکی بۆ جیهان بەبێ ئەوەی وەکو ئەوان بین. ڕووناکی مەسیح بدەینەوە و ببین بە ڕووناکی خۆی زەوی. با پێکەوە پێداچوونەوەی بنەماکە بکەین کاتێک ئینجیل پێشکەشی ئەو کەسانە دەکەین کە گومڕابوونە، پێویستە تێکەڵیان بین بێ سازشکردن لەسەر بەها کتێبیەکان.